بینەرانی ئازیزی بەکراوەیی سڵاوتان لێبێت. ساڵانێکە لەم هەرێمە باسکردن لە داهاتی نەوت و تانکەرە زۆر و زەوەندەکان و شیرینی گرێبەستەکان و نەبوونی شەفافیەت و قۆڕکردنی کەرتی نەوت لەم هەرێمە بۆتە بازگەلێک کە هەموو تاکێکی ئەم وڵاتە گوێی لێ بووە و تەنانەت هەر کەسە و بەپێی بۆ چوون و تێگەیشتنی خۆی شیکردنەوەی بۆ کردووە. هەندێک دەڵێن سیاسەتی نەوتی حکوومەتی هەرێم سیاسەتێکە دوو پارتە دەسەڵاتدارەکەی دەوڵەمەندتر و میلەتی هەژارتر کردووە. باس لەوەش دەکەن کە داهاتی نەوت دەچێتە گیرفانە قوڵ و تاریکەکانەوە. لا بەرامبەرجیدا هەندێکی دیکە ڕایەکی تەواو پێچەوانەیان هەیە و پێیان وایە حکوومەتی هەرێم سیاسەتێکی حەکیمانەی نەوت پەیڕەو دەکات و بەڵگەشیان بۆ قسەکانیان باشتربوونی کارەبا و بێمنەتی و بێباکی بەرپرسانی هەرێمە لە ئاست هەڕەشەکانی شەهرستانی و حکوومەتی عێراقی. ئێمە ئەمڕۆ لەم بەرنمەیەدا هەوڵ دەدەین بە شێوەیەکی کراوەیی وەڵامی کۆمەڵێک پرسیاری تایبەت بە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان بدەینەوە، هەر لە ململانەی نێوان هەرێم و ناوەند تا دەگاتە دروستی سیاسەتی نەوتی هەرێم و پرسی ناشەفافیەت و گەندەڵی و با تاڵانبردنی سامانە سروشتیەکانی ئەم وڵاتە و ئاماژانەکردن بە داهاتی نەوت لە بودجەی گشتی هەرێمدا. هاوکات باس لە ئەدای حکوومەت و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و ڕۆشنبیران و میدیای ئازاد دەکەین لە مامەڵەکردن لەگەڵ پرسی نەوتدا. بینەرمان بن. بەڵێ بینەرانی ئازیز، بۆ ئەم بەرنمەیەش میوانداری کاکسیروانە بوبەکر عەزیز، ڕاوێژکاری وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستانمان کردووە. هەروەها کاک حەمەجەزا ساڵح قادر، دامەزرێنەری یەکەم پرۆژەی خۆماڵی نەوتی کوردستان. میوانی سێهەمیشمان دکتۆر خالد حەیدەر، مامۆستای زانکۆ لە کۆلێژی کارگێڕی و ئابووری. هەروەها خاتوو ناسک تۆفیق، ئەندامی لیژنەی پیشەسازی وزای و سەرچاوە سروشتیەکان لە پارلەمانی کوردستان. میوانی پێنجەمیشم کاک بەرزانەورامی، پارلەمانتاری پێشوو لە لیژنەی پیشەسازی و وزە و سەرچاوە سروشتیەکان. بەخێراتنی هەموو لایەکتان دەکەم و بەخێراتنی ئەو میوانانەش دەکەم کە ئەمڕۆ ئەرکیان کێشاوە لە بەرنامەکە ئامادە بوون. کاک سیروان، بۆ پرسیاری دەستپێک یاخود پرسیاری یەکەم دیەمە لای تۆ. پرسیارەکەم دوو لایەنەیە. پێم خۆشە خۆت وەکو نوێنەری وەزارەتی سامانە سروشتیەکان پێمان بڵێ مەبەست لە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان چییە، بۆی بینەر بزانێ باسی چیەکەین. و لایەنی دووەمی پرسیارەکەم، ئایا سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان سیاسەتێکی سەرکەوتوو دروستە؟ بەڵێ، سیاسەتی حکوومەتی هەرێم لەمەڕ بابەتی نەوت و گازە ئەوەیە ئێمە چۆن بتوانین سوود لە سامانە سروشتیەکانی کوردستان هەرێمی کوردستان وەرگرین کە نەوت و گازە بۆ خزمەتی هاوڵاتیان و هەروەها چۆن بتانین بەرزترین داهات بەدەست بێنین بۆ گەلی کوردستان بە تایبەتی و بۆ هەموو گەلانی عێراق بە شێوەیەکی گشتی. جگەلەوە بتوانین کە چەند بتوانین سەرمایە و بەرهێنان ڕابکەشێنە ناو کوردستان بۆ پشگیری ژێرخانی ئابووری کوردستان بکەین و هەروەها هەلی کار بۆ هاوڵاتیان دابین بکەین کە بێبەش بوون بە درێژایی مێژوو لە عێراق لەو کەرتەدا. ئەوانە هەمووی کە لە ئەو سیاسەتە لە ناو یاسای نەوت و خودی یاسای نەوت و گازدا ئاماژە پێکرا. ئەوە سیاسەتی نەوتە لە هەرێمی کوردستان و هەروەها چۆن بتوانین بە واستەی ئەو سیاسەتە بە شێوەیەکی دادپەروەرانە ئەو داهاتەی کە لە عێراق بەدیدێ لەو بوارە دابش بکەینە سەر گەلی کوردستان بە تایبەتی و گەلانی عێراق بە شێوەیەکی گشتی. ئەوەی کە بەڵگەیە بۆ چەند سەرکەوتووە ئەو سیاسەتە ئەوەیە لە بواری خزمەتکردن کە توانیتمان ئاشکرایە پێش ئەوەی کە ئێمە دەست پێ بکەین ئەو بوارە یان ئەو وەزارەتە یان ئەو گرێبەستانە بکەین ماوەی لە بواری کارەبا تەنیا ڕۆژانە 2 سعات کارەبا هەبوو. ئێستا شکر 24 سعات کارەبا هەیە و تاقەی ئەوەی تاقەی بەرهێنامی کارەبا ئەو کات پێش ئەوەی کە دەست پێکە نەدەگەیشتە 200 مێگاوات، ئێستا زیاتر لە 2500 مێگاوات هەمووش بە تااقەتی خۆیە ناوخۆیە، هیچ سەرچاوەی دەرەچی نیە، هەمووی هەر 2500ەکە توانیمان ئەو بەواستەی ئەو سامانە سروشتیەکە کە بتوانین کارەبا دابین بکەین. هەلی کار هەروەها ئەوەش بەڵگەیەکە بۆ سەرکەوتوی ئەو سیاسە. هەلی کار
ئێمە لە سەتا هەفتای ئەو بە راپۆر دایکمانە پەرلەمانی کوردستانیش لە سەتا هەفتای ئەو کارمەندانەی کە لە کۆمپانیەکانی نەودیش دەکەن چ کۆمپانی سەرچەکە من کەوانێک کە گرێبەستیانی لەگە حکوومەتێرم چ ئەوانەی لاوەچینە کە خزمەتگوزاری نەوتی پێشکەش دەکەن بۆ ئەو کۆمپانیانە لە سەتا هەفتای خەڵکی کارمەندی ناوخۆیە و هەروەها سیاسەتیشکەمان هەیە لە هەر شوێنەگەیش بکەن ئەو کۆمپانیانە لە هەر بلۆکێک لە هەر ناوچەیەک هەموو ئەو خەڵکێک لە ناوچەکەیە کە پێدەڵێن ئەوەی ننسکێڵن ئەوەی کە هیچ شارەزایی پسپۆری ناوێت دەبی لە ناوچەکە خەڵکی ناوچەکە بەکاربێنی و ئەوەش بەرچاوە لە هەموو کوردستان. خاڵێکی تریش ئەوەیە ئێمە بەڕاستی ئێستا ئەو قۆناغامان تێپەڕێکە خەڵکی ناپسپۆر بەکاربینین وەکو لە بلۆکەکان ئێشتا گەیشتە حالەتی ئەوە خەڵکی پسپۆرش بەکاربینی و هەموو کۆمپانیەکان ناتوانن بێن خەڵکانی خۆیان بێنە ناو کوردستان بە کەیفی خۆیان چونکە دەبی پلانی خۆی تەقدیم بکەن لە ماوەی چەند ساڵ دەتوانی هەموو ئەو کارمەندانە بکاتە کارمەندی کەواتە لە قسەکانتە ئەوە دەردەکەوێت تۆ بەڵگە ئەهێنیتەوە بۆ سەرکەوتوی یاخود بۆ سەرکەوتنی ئەم کەرتە لە هەرێمی کوردستان. جگە لەمە هێشتا شتر ماوە کە بیڵێم ئەو بۆ پشتگیری ژێرخانی ئابووری چەندین پرۆژەی گرنگ ئەنجام دراوە بە ڕێگای ئەو بۆ نوسسانەی یان ئەو منەحانەی کە هاتووە چونکە ئەو پرۆژەی زۆر بەرچاون ئەوەش هەر بەڵگەیە بۆ ئەوەی بەڵگەیەکی تر باری سوتەمەنیە. ئێمە ئەگەر ئەو سوتەمەنی ئێستا دابین دەکەن بە ڕێگای پاڵەوگەکانی خۆمان ئەگەر ئەو نەباو ئێستا ئێمە لە ژێر فشارێکی سیاسی و ئابووری تون دەبووین ئەو هەموو بەڵگەیە و بەڵگەی تریش. بەڵێ سپاس. ناسخان دێمە لای تۆ گەر هەمان پرسیارت لێ بکەم ئایا سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان سیاسەتێکی سەرکەوتووە بۆ کۆمنتێک شت گەر هەبێت؟ بسم الله الرحمن الرحیم دیارە ئێمە لەبەرەوەی چ دەسەڵاتی بڵین تەشریعی و تەنفیزی و هەموو دەسەڵاتە جیاجیەکان کە لە هەرێمی کوردستان بەدەست هاتوون هەمووی دەستکەوتی خەباتی ئەم میلەتەیە ئەم میلەتە ڕەشوڕوتەیە بە هەموو چین و توێژێکیەوە ئایا چ ئەوانەمان کە خەباتی شاخمان کردەوە چ ئەوانەمان کە لە ناو شارابووین و بەر ئەو هەموو ئەمەلیاتی ئەنفال و کیمیابارانە کەوتین بۆ یەجێ خۆیەتی هەموو هاوڵاتیە لەم کوردستانە سودمەند بێت لە هەموو ئەو دەستکەوتانە نەک تەنها لە کاتی زەرمەندبوونی یاخود لە کاتی ئەوەی کە ئێمە سیاسەتێکی هەڵە بەکاربێنین یاخود ناشەفاف و ناڕۆشن بێتە مای ئەوەی کە شەڕێک ڕووبکاتە ئەم میلەتە لەو کاتا بیرمان بێبیانهێنە سەرخەت بۆیە ئێمە وەکو لیژنەیەکی سپۆر کە لیژنەی نەوت و پیشەسازی و زۆر سامانە سروشتیەکانە هەر لە سەرەتای دەست بەکاربوونەوەکەوە نزیکەی 3 ساڵ خەریکە تەواوەکەین ئێمە ئەم لیژنەیە تەواوان لە هەموو لایەنێکی تیا هەموو لایەنەکان تیا بەشدایان بەڕاستی لە سەرەتا زۆر مانوو بووین بەدەست وەزارەتی سامانە سروشتیەکان بۆچی مانوو بووین لەبەرەوەی ئێمە لە سەرەتایە خۆتان نەزان هاتین بەسەر گرفتی ئەوەی کە تەنانەت ئەنجومەنی هەرێمیەک هەیە بە پێی یاسای 2007 کە ئەم یاسایە خۆی یاسایەکی زۆر عملی و واضح و شەفاف و ڕۆشن و لەوە چێ هەنێ کەم و کورتیە بێ وەکو هەر یاسایەکی تر ئەم یاسایە خۆشبەختانە تەرحی وەزارەتی سامانە سروشتیەکان خۆیان بۆ هێنراوەتە پەرلەمان ئەنجومەنی وەزیران اتفاقی کردەوە تەبعاً هێنراوەتە پەرلەمان و دەنگی لەسەر دراوە یاسا یەکێک لە سەروەریەکانی خولی پێشووی پەرلەمان لەو چێ ئەم یاسایە بێ بەڵام کاتی هاتین ئێمە و کولیژنێکی تایبەتمەند کە هاتینە ناو ئەم خولە کاتی متابعەی ئەم یاسایەمان کرد سۆرمان کرد زۆرێ لەو مادانی کە لەناو ئەم یاسایە جێبەجێ ناکرێ من ناتوانم بڵێم ئەو سیاسەتەی کە وەزارەتی سامانە سروشتیەکان لە نەو تایبا بەڕێوە سەرکەوتویان ناتا وازح و ڕۆشن و شەفاف نەبێت لەبەردەستمان تا تەقیمی کەم چی ئەو شتانێک کە ئێمە پێویستمانە ئێمە بە دەرەجەی یەکەم چیمان پێویستە داهات و چۆنیەتی خەرجکردنی یعنی ئایا ئەم سیاسەتە داهاتێکی باشی بەرهەمهێناوە دواتر ئەم داهاتەکە بەرهەمهێنراوە جوان خەرج کراوە ئایا ڕادی شەفافی بوونەکەی کە خۆی بەپێی ئەم یاسایە کە ئەبێ سەرجەم هاوڵاتیان یعنی هەموو هاوڵاتیەک ئەبێ ئاگای لە نە ئەوەی نەود لە چی پێگیە و چۆن دەریە و پاڵاوگەکە ئەبێت چەند بیکوڵێنەوە ئەمە پێویست ناکە ئێمە تەنانەت ئێمەش هەنێکمان لە لیژنە زۆر پێویستمان بە و تەفاسیلە وردەنیەوە بەجێڵین بۆ فەنیەکان و پسپۆڕ و پرۆفشناڵەکانی ڕەنگە کێشەی خەڵکیش نەبێ بەڵام ئەوەی گرفتە لای ئێمە ئەوەیە تاچەن ئەم یاسایە جێبەجێ کراوە بە فعلی یەکێک لە مادە هەرە گرنگەکان کە لە ناو یاسایە بوو مەسەلەی ئەنجومەنی هەرێمی بوو هەتا ئەو ڕۆژێمە هاتوین ئەنجومەنی هەرێمی کۆبوونەوەی نەکردبوو ئەگەر کردبێتیشی لە ناو لیژنەی پیشەسازی و وزەی پێشوو لە ناو مەلەفی پێشویانە هیچ شتێکمان نەدی لەسەر ئەم مەوزوعە بەڕاستی ئەمە هاتین مەلەفێکمان بینی کۆمەڵێک کۆبوونەوە هیچ ئەوەلیاتێکی تیانە بوو لەسەر مەوزوعی لە جێبەجێ نەکردنی
کۆبوونی کێ بەرپرسیارە ئیشی ئەوە بڵێ کاتی سێرمان کرد کۆبوونەوەی بۆچی من باز لە مادەیە ئەەکەم کە باز لە ئەنجومەنی هەرێمیەکە ئەو کات ئەو گرفتی کە خەڵک لەسەری قسەیە کرد کە ئەیوت هەموو داهات و سیاسەتی نەوت لای یەک شخصە لای ئەو شخصە لە جانتاکایەتی ئەو مادەیە فەشەلی پێهێنێ وانابێ ئەو کاتاڵی بە خەڵک نەخێرەمە لای وەزیر نییە ئەمە بە پێی ئەم یاسایە ئەنجومەنێکی هەرێمی هەیە ئەمە ئەنجومە هەرێمیە 6 مانگجارێک کۆبوونەوە ئەکا سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە جێگرەکەیەتی وەزیری پلاندانانە وەزیری سامانە سروشتەکانە وەزیری داراییە کەواتە وەزیری سامانە سروشتەکان ئەبوو بە یەک دەنگ لەناو 5 دەنگە بە پێی ئەم مادەیە سێ ئەرکی زۆر سەرەکی لەسەر ئەم ئەنجومەنی هەرێمیە کە ئەویش ئەوەیە هیچ هەنگاوێک لە پرۆسی نەوتا چ لە داهاتا چ لە گرێبەستا بەبێ ڕازیبوونی ئەم 5 کەسە ناکرێنی وەزیر بۆی نییە هیچ هەنگایە بنێ بەبێ ئەوەی ئەم 4 کەسەی تر ئاگادار بن بەڵام ئێمە ئەم کۆبوونەوەی ئەنجومەنی هەرێمی هیچ نوسخەیەکی لە ئێمە نەبوو دواتر ئێمە تەوان بە فشار ئەوە نیە لەگەڵ پەیوەندی لەگەڵ ڕاگەیاندنەکان و لەگەڵ لە ڕێی قسەکردن لەگەڵ وەزارەتە بالفعل لە ئەخیری 2010 نووسرامان بۆ هاو کە کۆبوونەوەی ئەنجومەنی هەرێمی کراوە یعنی وابزانم یەکێ لە دەستکەوتەکانی ئێمە دڵمان پێخۆشە و کولیژنە ئەوەیە کە هیچ نەبێ خسمانە سەربەرەقە بەچیش زۆر دەرەکە و کە بە فعلی ئەم وەزارەتە بەڕێزانە ئاگیان لە زۆر شت نییە لە کاتی بودجە خەڵک هەمووی بینی بە ئاشکرا لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە کە وەزیری دارایی ئاگای لێژ نەبوو وەزیری پلاندانانە و من ئەگام لێ نییە کە بە وەزیری سامانە سروشتەکانمانوت لە لیژنە ئەیوت ئەوان تازەن کەواتە ئەمە بەڵگەیە لەسەرەوەی هەر وەزیری هاتوو و شەخصمان بەڵێ کردو نەگووک وەزارەت ئەمە خەلەلێکی زۆر گەورەیە سپاس دێمە وڵات بۆی قسەکانێت تاواقی کاک حەمەدەزا دێمە لای تۆ جەناب وەکو دامەزرێنەری یەکەم پرۆژەی خۆماڵی نەوتی کوردستان کە پێم وابێ لە نەوەتەکانەوە تۆ لە ناو مەسەلەکەیت و ئاگاد لە هەموو وردەکاریەکانە ناسخان لە قسەکانی ئاماژە بۆەوەدا کە مادەکە وەکو پێویست جێبەجێ نەکراوە کە مادەکەی جێبەجێ نەکراوێ ئەمە معنایەوەیە کە ئەم سیاسەتت نەیتوانیوە سیاسەتێکی دروست و ناجح بێت کۆمنت و قسەی تۆ چییە؟ خۆی لە ڕاستیە ئەو ئەنجومەنە با بڵێن لەشێکی دروستکراوە لە عێراقیشە تا ڕادەیەک ینی لاسایکردنەوەی ئەوەیە کە لە عێراقە لە عێراقیش ئەنجومەنێکی باڵای نەوت هەیە ئەوانیش ئەتوانم بڵم بە هەمان دەستور ئەو جم و جوڵە تەواویان نییە کە کۆبوونەوەی ڕێکوپێشی دەوری بڵێن وەرزی بێ یاخود بە پێی پێویست ئەوانیش نایکەن لەوێ بەڕاستی وەزیری نەوت کە شارستانی بوو دوای ئەوەی کە کرا بە نائیبی ڕئیسی گوزەرا ئێستا خەریکە ئەوە بخاتە گەڕ ئەمەش بەڕاستی بۆچی ئەگەڕێتەوە بەڕای ینی تایبەتی خۆم ئەگەڕێتەوە بۆ لاوازی پەیوەندی نێوان دەستگای یاسادانان و دەستگای جێبەجێکار وەکو ناسخان فەرمووی لاوازی پەیوەندیەکە کێ لە نێوان بۆ نمونە ئەگەر بێتە لە عێراق بڵێن لاوازی نێوان پەرلەمان عێراقی کە ئێمەش بەشدارین تایە لیژنەی نەوت و غاز و لە هەمان کاتە ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەی لە کوردستانە من بە نمونەیەک بێنمەوە ینی لێتان ناشارمەوە بۆیە ئەشیڵێم بە ئاشکرا لەسەر ئەم تەلەڤیزیۆنە لە 2011 ڕئیسی لیژنەی نەوت و غاز لە پەرلەمانی عێراقا ناوی عەدنان جەنابیە و ڕئیسی ئەو لیژنە ئەنجومەنە باڵایەی نەوت و غاز لە ئەنجومەنی وەزیرانی عێراقا تامر غەزبانە لەو ڕۆژەیە بزەبت لە 2011 لە ناو کۆنفرانسێکی جیهانی لە ئەستەمبوڵ بوو بە توانم بڵم بوو بە دەمەقاڵە لە بینیانە کە یەک ئاگای لەوی کە نییە ئەو چیەکە ئەو چیەکە بۆ نمونە لێوە پلان داعانێن بۆ وزە لە عێراقا هەتاکو 2030 ئەنجومەنی ینی تکاڵی پەرلەمانی عێراقی ئاگای لێ نییە خۆ بێجگە لەوەش یەک ئەندامی کوردی تیانێ لەوە ئەنجومەنە من ئەڵێم ئەو بارودۆخە بەڕاستی هەتاکو وەکو ناسکە خان فەرمووی هەتاکو پێش ماوەیەکی کەمەوەنی من ئاگایار بم ئەو ئەنجومەنەی هەرێمی کوردستانیش ئەکتیڤ نییە ینی سەبەبی ئەکتیڤ نەبوونی چییە گەر تۆ وەکو خەبیرێک لە مەجاالەکە من لە ڕاستیە یەکەم سەرقاڵی زۆری وەزارەتی سامانە سروشتەکان و لە هەمان کاتیشە من ئەمە بە بریندارکردن نەبێ بەڵام ئەو کەسانەی کە ئەندامن لەو ئەنجومەنەیە بەڕاستی پسپۆڕیان نییە لەو بوارەیە شتی وا پسپۆڕی ئەوێ یا لە بواری ئابوووریە پسپۆڕ بێ
ئابووری نەوت چونکە ئەمە تۆ سەرۆت و سامانی ئەم وڵاتە نەوتە نەوتمان نەبێت چی کوردستان چ عێراق ینی ئێمە ئەبێ ینی فاتیحە لەسەر لاشەی ئابووری خۆمان بخوێنین بۆیە ئەم تێکەڵاوی لیژنەکە شارەزایی نیە لە مەجالەکەیە دەستنیشانکردنیان هەڵەیە دوای ئەوە بڵێ با بڵێن ئەوان ئەندامن بەڵام بەلایەنی کەمەوە لیژنەیەکی ئاوا گەورە و گرانی سەرەکی ئەبێ ئەم لیژنەیە میکانیزمێک بۆ خۆی دانێ ئەبێ پەیڕێوێکی ناوخۆی هەبێ ئەبێ مقڕمانی تایستی چی نییە من نمبینیوە ئەبێ ئەوەی هەبێ لە یاساکەیە مەفروزە ئەو شتانە بە نیظام ڕێگەخری دوایی یاسا هەموو شتێ ناگرێتەوە دوایی تعلیمات و تەوجیهاتی پێدەرەچێ کوا مقڕری ئەم لیژنێ من نازانم ناسکەخان ئەگەر پێم بڵێ کوا مقڕری ئەم لوجێن چووکە لە ئەنجومەنی وەزیرانە بێ مقڕرێکە بێ دوای ئەم دۆسیە بکەوێ ئەم فائیلانە میزبارانە وەزارەتی سامانە سروشتەکان هیچ مانعیان نییە فایلەکان بنێرن یەکێ لەوێ متابعی بکەم شێ متابعەکە ئەبێ بۆ خەلەلەکە لە وەزارەت نییە نەخێر من وا هەز دەکەم لە وەزارەت نیە وەزارەت چونکە کە داوایان لێ کرد لە مانگی دەی پارە هەموو هینەکانی نەنارد زۆر باشە کۆمنتی خۆت زۆر بە کورتی سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان سیاسەتێکی سەرکەوتووە سەرکەوتووە بەڵام من لە ڕوانگەی شکەواڵم سەرکەوتووە کە کاکسیروان باسی نەکردەوەی ئەو فەرمووی هەموو ئەو شتانە ڕاستن بەڵام ئێمە نەوت لە کوردستانە ئەبێ سیاسەتی پێ بکەین یعنی کە ئەڵم سیاسەتی پێ بکەین چ لەسەر ئاسی ناوخۆ چ لەسەر ئاسی وڵاتانی دەرەوە ئێمە بەس نەوتمان هەیە بتوانین سیاسەتی پێەکەین نەکشت و کاڵێکی پێشکەوتومان هەیە کشتتوکاڵێکی هەرس پێ هاتوو پیشەسازیی هەرس پێ هاتوو ئێمە ئەبێ سیاست بکەین بە نەوت داهاتەکەی دیارە داهاتەکەی لەکوێ نییە ئەوەیە ئەو وایە یا بە فەیس ئەدرێتێ فەیس ئەدرێتێ بەڵام ئەبێ سیاستی پێ بکەین لەسەر ئاسی دەرەوە بە تایبەتی لەسەر ئاسی هاانینی ئەم کۆمپانیا نەمانتوانیوە سیاستی پێ بکەین تا ئێستا ئەوە گرنگە کە دەستمان پێ کردووە لەسەر نەخشەی جیهان ئێستا کوردستان توانی بچێتە ناو نەخشەی جیهانەوە من دەست خۆشکردی لە بەرەوەی ڕێز دکتۆر ئاشتی هەورامیەکەم بڕۆ مجللەکانی جیهان بخوێنەرەوە ئێستا ناوی کوردستانی تێ بەڵێ سوپاس کاک بەرزان دێمە لای تۆ و پارلەمانتارێکی پێشوو لە لیژنەی پەیوەندیدار پێت وایە کە حکوومەتی هەرێم توانیوێتی بە نەوت سیاست بکات چ لەسەر ئاستی هەرێمی کوردستان چ لەسەر ئاستی دەرەوە و ئەم سیاسەتە ئەگەر کردبێتیشی تا چەند سیاسەتێکی سەرکەوتوو بەڵێ زۆر سواز لە ڕاستیان نەوت مادەیەکی استراتیژی گرنگە کە لەگەڵ بەها ئابوووریە گەورەکەی باەکی سیاسی ئێجگار گەورەشی هەیە ئەبێت دوو دیوی مەسەلەکە بەڕاستی قسەی لەسەر بکرێ کە باز لە بەها سیاسەکەی نەوت دەکەی نابێ نەگەڕێنەوە بۆ سەرەتاکانی دۆزینەوەی نەوت و بەکارێنانی نەوت لە ناوچەکەی ئێمە و کاریگەری بوونی ئەو نەوتە و جیۆپۆلیتیکی کوردستان لەسەر چارەنووسی گەلی کوردستان و تەواوی ئەو کاولکاری و دابەشبوونەی وڵاتمان کە ئفرازاتی بوون و نەوت و سیاسەتی نەوت بووە لە مەنتیقەکە هەر لە سەرەتاکانی سەدەی 20ەوە تا ئەمڕۆ تەنانەت بە تەواوی ئەو گۆڕانکاریانەش کە لە ئەو شتەی ئەو دەوڵەتەی کە بە زۆر هەرێمی کوردستانی پێوەلکێرا و ناونرا عێراق هەر لە کوشتنی مەلی غازی و پاشان ڕەشید عالی گەیلانی و بیگرە کە وەک هەوڵێکی سەرەتایی وەنزێک بوونەوە لە ئەڵمانیای کاتی خۆی حکوومەتی بەدەستکیسەی حکوومەتی بەریتانی ئەو کاتە بە مەبەستی کۆنتترۆلکردنی سەرچاوە نەوتیەکان لە عێراقا کارانە ئەندا تەنانەت لە 16 کە کۆدێتا شومەکەی بەعسیەکان بوو ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو هۆکارەکەی چەکەرەبوونی بیرۆکەی تەمیمی نەوت بوو لەلایەن عەبدولکەریم قاسم و ڕژێمەکەیەوە کە یاسایەک دەرچوو بڕێکی زۆر لە ئیمتیازاتی لە کۆمپانیا نەوتیەکان وەرگرتەوە بە تایبەت کۆمپانیا بەریتانیەکان تا ئەگاتە دەرکردنی سەدام حوسێن لە کوێت و پاشان ڕوخاندنی سەدام حوسێن و هاتنە ناوەی ئەمریکا بۆ ناوچەکە و ئەمانە بەڕاستی ئێمە ئەمانە کۆمەڵێ دیوێکی گرنگی نەوتن کە نابکرێ لەم مناقەشەیە ئیشارەی پێ نەدرێ و ئاماژەی پێ نەکرێ ئەمڕۆ لە سەروبەندی جیهانگیری و سیستەمی نوێی جیهان نابێ حقیقەتێکەکە هەمومان بیزانین گەچی مامۆستای بەڕێز مامۆستای ئابووری و سەید العارفینەوە بکرایە ئەوەم بۆ ئەو بێشتایە بەڵام ئەوەی پێوترێ جیهانگیری ئەمڕۆ کۆمەڵێ دەستگا و دامەزراوی اقتصادی زۆر گرنگ ئاراستەیەکەن یەک لەوانە سندوقی بانقی نێودەوڵەتی بانکی نێودەوڵەتی سندوقی دراوی نێودەوڵەتیە منەظەمەی WTO لەگەڵ لێشاوێک لە مؤسساتی اقتصادی کە ئاراستەی ئەولەماکەن هەمووش لەسەرەوە کۆکین کە محرکی ئەساسی اقتصاد لە جیهانە نەوتە وزەیە کەواتە نەوت ڕۆڵێکی گەورە و گرانی هەیە لە ئاراستەکردنی سیاسەتی نێودەوڵەتیە بە تایبەت لەم کاتەتا کە ئەمریکا ئاراستەی سیاسەتەکە ئاکاوە
بە هەموو شێوەیەک هەروەک ئەگەر بگەڕێنەوە بۆ مۆژی ئەمریکا کەزم باز لەنەوە دەکرێن سناعەتی نەوتی زۆر جار لە جیهانە بەداهێنانی ئەمریکی ناسراوە و منەتێکی زۆر بەسەر کۆمەلگای بەشەریەتی شەوەکەن کاڵێن ئەوە بەهۆی خێبرە و شارەزایەکانی ئێمە بوو فعلەن لە سەدەی ناوەڕاستی سەدەی 19دا لە 1950 لە ئەمریکا یەکەم سناعەتی نەوت کرا کاتوێتە مانتیقەکە ئەگەر بگەڕێنەوە بۆ قسەیەکی ڕۆزفێڵد کاتی خۆی وەزیری خارجیەکەی لێ پرسێ گەرچی ئەمە لەوانەیە وا باز بگرێت پەیوەندی بە تەوەرەکەی جەنابتەوە نیە من ئەمێ گەر زۆر بە کورتی بڵێ ڕۆزفێڵد وەزیری خارجیەکەی لێ پرسێ ئەڵێ ئێمە چەندی نەوتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بخەینە ژێر دەستی خۆمان ئەڵێ نابێت لە ساڵا سەد کەمتر بێ کاتێکە گەڕێنەوە بۆ کارتەر وەک مەبدەئێک ئەڵێ هەر هەڕەشەیەک لەسەر ئاسایی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڕەشەیە بۆ سەر ئاسایشی نەتەوەیی ئەمریکا بێژگەر لەنەوە بوونی نەوت هیچی تر نییە لەبەرەوە لە 1960 کۆی احتیاتی ژیان لە مەنتیقەکایە و ئەبێ ئێمە وەک هەرێمی کوردستان وەک کوردستان پێگەی هەرێمی کوردستان هەم لەسەر ئاستی نەوتی ڕۆژهەڵات هەم لەسەر ئاستی ئۆپێک هەم لەسەر ئاستی ژیان کەواتە کاک بەرزان وەزارەتی سامانە فروشتەکانی حکوومەتی هەرێم وەکو وەزارەتێکی پەیوەندیدار بەو بوارەوە تا چەند توانیوێتی مامەڵەیەکی دروست لەگەڵ نەوتدا بکات بەڵێ بێگومان من بە تەسەوری من سەرکەوتنێکی ئێجگار گەورەی لەو بوارە گەرچی مێژووی کەرتی نەوت لە هەرێمی کوردستانە بۆ 2007 دەگەڕێتەوە بەڵام ئەو پێشکەوتون بەرەسەرنا گەورانەی کە لە بواری نەوتە لە هەرێمی کوردستانە ڕوویداوە ئێجگار گەورن مەسەلەی من وەک پێم وتی بە ئابوووریەکەی بخەرە لاوە ڕاستە ئێمە بەسەرای ئەو هەموو گلەی و گازندانەش لە هەر لە ناشەفافی لە داهاتەکانی نەوت یان هەر گلەی و گازندەیە کە لێرە و لەوێ تۆ هاوڕایت کە داهاتی نەوت ناشەفافە داهاتی نەوت وەک پێویست حکوومەت وەک مەسئولیت بەڕاستی تەعاملی لەگەڕ لەگەر ڕێز و حرمەتم من دیوە سیاسەکەی نەوت وەڕەهەندە نێودەوڵەتی و نێونەتەوەیەکەی نەوت من زیاتر ئەمە تەرکیزی لەسەر بکەینەوە چونکە هاوڵاتی سادە و ساکاری ئەم هەرێمە بەداخ و کەسەرەوە ئەوەندە هەڵسوکەوتێکی نابەرپرسانە لەگەڵ مەلەفی نەوتا کراوە ئیتر ئایا ئەمە لەلایەن کەناڵەکانی میدیا بوو بێ یان لە بەر ناپرسیارەتی ئۆپۆزیسیۆن یان لە بەر ناشەفافیەتی حکوومەتی هەرێم بوو بێ جۆرێک کەواتە کێ بەرپرسیاری یەکەمە شتەکان سەبەب و نەتیجەن مەسئولی یەکەمە کاگیادگار نەوت ڕەهەندێکی نەتەوەی هەیە کە ئێمە هەمومان کۆک بین لەسەر ئەوە کە بوعدێکی قەومی هەیە التیزاماتی نەتەوەی و ئەرکی نەتەوەیشمان لەسەر شانە کەواتە مامەڵەکردن لەگەڵ پرسی نەوتە چ میدیا بێت چ معارەزە بێت چ دەسەڵات بێت چ تاک بە تاکی ئەم وڵاتیانەی هەرێم بێ مەسئولیەتێکی تەزامونیە ئەبێ بە هوشیاری و دیقەتەوە زۆر بە عەقلانی تەعامل لەگەڵەوە پرسە بکەین چونکە بەبێ ئەو هوشیاریە بەبێ ئەو شارەزاییە زۆر ئەسەمە ئێمە بتوانین پێشهاتی وشەی نهێنی کەلیمەی سڕی پێشهات و ڕووداوەکان بدۆزینەوە زۆر ئەسەمە بتوانین خوێندنەوەیەکی عەقلانی بۆ ڕووداوە مێژوویەکان بکەین کە ئەمەشمان نەزانی بێگومان ناتوانین لە کات زەمان و مەکانی دیاریکراوی خۆیان داخوازیە نیشتیمانی و نەتەوەیەکانمان ئاراستە بکەین ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان کە هاوڵاتی هەرێمی کوردستان پرۆسێسی نەوتی کە چارەنووسی خۆی لەسەر بەندە لای ئەو یەکسان کراوە بەدزین و بە تەڵاندنی سەروەت و سامانی خەڵک کە ئەمە خەتەرە گەورەکەیە خەتەرەکە لە چیا بینم من خەتەرەکە لەوە نابینم کە ئەمە حکوومەتی هەرێمە و گەندەڵی و ناشەفافیت ئەکات و سبینێ ئەگەر هەر گۆڕانکاریەکی یانە پێژاتێکی خوانە خواستە چاوەڕانەکە هاتە پێشەوە لە عێراقا نەوت فرۆشەکانیان ئەوانەی کە متتەهەمن تۆمەتبارن بە تاڵانبنی نەودەوان زەرە ناکەن باجەکەی گەلی کوردستان ئەیدا چکۆی من بە درێژایی مێژوی خۆمان وەک ئاماژەم پێدا هەڵسو کەوتی ئێمە ئەگەر یارمەتیم بی ئەڵسو کەوتی ئێمە کاتی میوانەکانە بمبورە قسەکانت تەواوەکەی کاتمان زۆرە دکتۆر دێمە لای تۆ وەکو پسپۆرێکی بواری ئابووری ئاگات لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان هەیە یان ئەگەر بتەوێت ئاگات لێبێ دەستت پێگا وڵی خۆی کاکاتگەرگیان ئەوەی کە ئێمە پێمان ئەگات من وەکو خۆوەکو مامۆستای زانکۆ سێری وەبسایتی پەرلەمانەکەم بە ڕێزان بەتەکید ئاگادارن کە وەبسایتی تایبەتیان هەیە و کەناڵی تایبەتیشان هەیە بۆ موناقەشات هین جەنابتان بەتەکی دەیبینن لە ڕاگەیاندنەوەوانە ئیتر تەسەوڕەکەم زۆر بە ئاسایی پێشتر ئێمە نەمانتوانی وە بە ئاسایی بگەینە ئەو ڕقەمانەی یاسایی بوجە ڕەشنووسی بوجەوە لە ئاخری ئێستا زۆر بە ئاسایی کلیکەکەی لەسەر وەبسایتی پەرلەمانی هەرێمی کوردستان و زۆر بە ئاسایی پێمان ئەگات ئیتر ڕوونکردنەوە چۆنێتی ڕوونکردنەوەی ئەو هینانە چۆن دابش کراوە و بە چەند فرۆشراوە خەملاندنی نەوت و نازانم چەمانە هەمووی بەتەکیت هەمووی ڕوون کراوەتە لەو بابەتە کەواتە شەفافە بەڕای تۆ من وەکو ئەوەی کە ئەیبینم ئەم پرۆسی ئێستا تا ئێستا بە بەراوردکردن بایی کاتی پێش و پێش 2023
راوسێ زۆر شەفاف و زۆر ئێستا لە بەردەستە من خۆم تەلەبەکانی خۆم بۆ نمونە بۆ ئەم ساڵ و پار زۆر بە ئاسایی توانیان کە بگەنە ڕقەمەکان زۆر بە ئاسایی یەکێک لە تەلەبەکانم زۆر بە ئاسایی باسی ئیستثماری کرد و بە تایبەت ئیستثمار لە بواری نەوتی کرد زۆر بە ئاسایی ڕقەمەکانی دەستکەوت من تەسەوڕەکەم زۆر ئێستا زۆر شەفافیەتی تایە کەواتە بۆچی باس لەواکرێت کە داهاتەکەی نەوت ناشەفافە و ئەیامە تەنها قسەیەکە و فڕێدرێ من یەکشت ئەڵێم بۆ ئەو کەسانەی کە ئاڵێن گەندەڵی هەیە ئەتوانن ئەوە بسەلمێنن لە ڕێگەی بەراوردکردنی حساباتی سەرەتای ساڵ کە بودجەیە و خەمڵاندنە لەگەڵ حساباتی ختامی کۆتایی ساڵ ئەو کاتە بۆمان دەرەکەوێت چەند سرف کراوە و بە پێ حساباتی تایبەتی هەموو وەزارات بۆ نمونە ئەگەر باسی وەزارەتی نەوت بکەین هەر وەزارەتێکی تر تەعاملەکە لەگەڵ وەزارەتی نەوت و لەگەڵ داهاتی نەوتە ئەو کاتە زۆر بە ئاسایی لە ڕێگەی حساباتی ختامی ئەو ساڵە بۆمان دەرەکەوێت ئایا گەندەڵی هەیە یان نییە چۆنیەتی بەکارهێنانی ئەو بڕەپارەی کە بۆیان ترخان کراوە بۆیان ئینی ئاراستەی وەزارەتەکان کراوە و ئاراستەی کەرتەکان کراوە بۆمان دەرەکەوێت زۆر بە ئاسایی کە گەندەڵی یان گەندەڵی نییە لە ژێر پەردا یان هین یان بە شاراوە چی ئەکریان ناکرێت ئەوە شتێکی ترە دکتۆر نەوت تا چەند توانیوێتی خزمەت بە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بکە بەڵام پاش ناوبڕێک وەڵامم بەرەوە بینەرانی ئازیز ناوبڕێک و بەردەوامە بین لەگەڵتان.